لایەنێکی نێودەوڵەتیە لەسەر ئاسی دەولی کە ئەم تومەتە ئاڕاستی هەرێم بکات کە زیندانی سیاسی لە هەرێم هەیە. وتەی ڕێخەری گشتی ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێمە لە قسەکانی وان نیشان دەدات هیچ کەسێک لە هەرێم لەسەر دەربڕینی بیر و ڕاو هۆکاری سیاسی نەگیراوە. ماوە لە راپۆرتە نێودەوڵەتیەکاندا باز لە عێراق و لە نێویشیدا باز لە هەرێمی کوردستان دەکرێت کە دۆخی مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەوانی لە مەترسیدایە، بەڵام بەرپرسان دانی پێدانانێن و حاشای لێ دەکەن. ئێمە لە گرتن و گواستنەوە کە سەر بە وزارەتی ناوخوا لە ئەو شوێنانەی کە ڕاگیراوی ئاسایش و دژە ترۆر تێیدا بە تایبەتی ئەوانەی کە بابەتی ترۆرن و هەروەها ئەوانەی کە لەسەر ئاستی چاکسازیەکانن، ئەمانە هەموو بە بێ فەرمانی دادوەر کەس لە کوردستان دەستگیر ناکرێت. ئەمە یەک و بە بێ یاسا کەس لە زیندان و لە ڕاگرتندا نییە. لایەنی حکومی تەنها جێبەجێکارە و ئێمە وەکو بیرروباوەری سیاسی بە دڵنیاییە پێتان دەڵێم کەس نییە و هیچ راپۆرتێکی نێودەوڵەتی نییە و هیچ لایەنێکی نێودەوڵەتی نییە لەسەر ئاسی دەولی کە ئەم تومەتە ئاڕاستی هەرێم بکات کە زیندانی سیاسی لە هەرێم هەیە. کە سوکار و بەشێک لەو گیراوانەی بادینان کە لەسەر بیر و ڕای ئازاد دەستگیر کراون دەڵێن خاڵی جیاوازی ئەم کابینەیە لەگەڵ کابینەکانی پێشخۆی ئەوەیە بە شێوەیەکی ئەمنی و سەربازی بەڕێوە دەبرێت. باسیش لەوە دەکەن کەسانێک هەیە لەسەر ئەوەی کە ئاڵای کێشی کردووە حکم دراوە. ئەمە شتێکە خۆ ئەو شتێکی ئەو کابرای گوتی ئەوە خۆ دەرباسکردنە لە ڕێکخراوەکانی دووەلی و خۆ دەرباسکردنێکە خۆ قانەحکردنێکی ئەو کەسانە کۆ خۆیان دەزان ئەوە هەر ئەم کەسانە ئەوە 3 ساڵە لە زیندانن، ڕۆژنامەنووسی تایە، چالاکوانی تایە، ئەوە تا برام ڕۆژنامەوانە گوهدار زێباری و شێوان ئێستا هەر لە سجن ماون، ئەوە 3 ساڵە لە زینداندان. ئەدی ئەمانە چێن کاکە هەیانە بەسەر یەک لایکە حکم دراون کەواتە ئازادی ڕادەربرین هیچ لێرە هیچ ئازادی ڕادەربرین نییە. جیاوازیە وێ کابینەیە دیگەل کابینەیەن پێشتر هەرچەندە کابینەیەن پێشتر جی خراپ بووینە بەلەڤە زۆر خراپترینە تایبەت جلای ئازادیە ڕادەربرینەوە و جیاوازیە وێژی ئەوە گرۆپێکی پۆلیسی گرۆپێکی غرۆرگردی هاتیە سەر دەسەڵاتێ و بە دەسەڵاتێ بە شێوەیەکی عسکەریانە بە شێوەیەکی پۆلیسیانە پڕێڤەت بەتن و مەدیدجی جە ئەنجامێ ئەوێ هەزرکردنا عسکەری و ئەوێ هەزرکردنا پۆلیسی لە دەبەرە بەهدینان زیاتر لە هەشتێ چالاکوان ڕۆژنامەوان دەبەرە بەدینان هاتنە دەستە سەرکردن و داکوکیە وانە بێ دەسەڵاتێ ئەو کابرایەت کە دەبێژن ئازادی ڕادەربرینی هەیە تایبەت دەوێ کابینەدا ئەم دبێژنەوانە دمەهکاوە نزیکە چونکە پڕاستیژی بەردەوامیدانە هەوە لە سەرشکستنên خو و هەن بۆ سەرکەوتن حساب دکەن ئەبە دیبیتە ئەگەر کو دمەهکاوە گەلێکە نزیک بیتن و دێڕۆژە هەوە بەرەف ئاوابوونی بەچیتن. هەرچەندە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم حاشا لابوونی زیندانی کراوی سیاسی دەکات، بەڵام هاوڵاتیان و کەسوکاری زیندانیان دەڵێن خۆیان و کەسوکاریان نمونەیەکی زیندوی زیندانیکردنن لەسەر بیر و ڕای جیاواز. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.